خوای گەورە ئێمەی گێڕاوە بە باشترین ئومەت، وەک دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس. خوای گەورە دەفەرمێ ئێوە باشترین ئومەتێکن لەسەر زەویە کە خوای گەورە دروستانی کردبێ کە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم. پێمان خۆش و بە پشتیوانی خوا چەند فەرمودەیەک باز بکەین دەربارەی فەزڵی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هیچ ئومەتێک نییە لە ئومەتەکانی پێشوو ئیلا هەندێکی لە بەهەشتایە و هەندێکیشی لە دۆزەخایە إلا أمتكي من نبي خشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم فإنها كلها في الجنة. أمتكي من هميان لبهشتان، بەڵام ئومەتەکانی پێشوو هەندێکیان لە بەهەشتان. ئەمە فەزڵێکی زۆر گەورەیە کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە. بەڵام خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. هەموو ئومەتەکەم دەچێتە بەهەشتەوە ئیلا ئەوانە نەبێ کە یاخی دەبن، نوێژ ناکەن، خوا ناناسن، ڕێگای خوا ناگرن، ئەوانە ئومەتی من نین. بەڵام ئەوەی گوێڕاڵی خوا پێغەمبەری خوا بێت صلی الله عليه وسلم دینداری بکە بە ئیزنی خوا بەهەشتیە و ئەهلی بەهەشت. ئەمە فەزڵ و کەرەمی خوایە. خوای گیان سپاس بۆ تۆ کە ئەو فەزڵە گەورەت بە ئێمە داوە و ئاخریشمان بەخێر بگێڕ یا رب العالمین. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە و میهرەبان بە ڕەحم و میهرەبانی خۆی شتێکی بە ئومەتەکەم بەخشیوە، بۆیە دەفەرمێ أعطيت 70,000 من أمتي يدخلون الجنة بغير حساب وجوههم كالقمر ليلة البدر. يا ربي خوای لەو کەسانەمان بگێڕی. خوای گەورە پێمی بەخشیوە لە ئومەتەکەی من 70,000 مرۆڤ بە ژن و بە پیاوەوە 70,000 دەڕواتە بەهەشتەوە بەبێ محاسبە. واتە ئەم 70,000 محاسبەی ڕۆژی قیامەتیشیان لەسەر نییە. دەموچاویان ئەوەندە جوانە وەکو مانگی چواردە دەدرەوشێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بەڕەحمە بۆ ئێمە، بەڵام ئێمە زۆر بێوەفاین بەرامبەر بە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ وتم خوایە گیان 70,000 کەمە بۆمان زیاد کە، 70,000 کەمە بچێتە بەهەشتەوە لە ئومەتێکی گەورە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم فزادني مع كل واحد 70,000. خوای گەورە بۆمی زیاد کرد، فەرمووی لەگەڵ ئەم 70,000 دەچنە بەهەشتەوە بەبێ محاسبە بەبێ عەزاب. 70,000 هەر یەکێک لەم 70,000 70,000 تری لەگەڵا دەنێرین، واتە 4,900,000,000 ملیۆن کەس لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڕۆنە بەهەشتەوە بەبێ محاسبە و عەزاب. یا ربی خوای لەو کەسانەمان بگێڕی. بەڕاستی ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە. جا کوڕ ئەو کوڕەیە، پیاو ئەو پیاوەیە، عاقڵ ئەو عاقڵەیە، تێگەشتوو ئەو تێگەشتووەیە. بە ئیزنی خوا هەوڵ بدا یەکێک بێ لەو 4,500,000,000 ئینسانی عاقڵ و تێگەشتوو مسابقە بکە، پێشبڕکێ بکە بۆی لەو کەسانە بێ کە محاسبەی ڕۆژی قیامەت و عەزابیان لەسەر نەبێ. ئەو ڕەحمی خوایە. خەسارەتمەند ئەو کەسەیە هەوڵ نەدات و خۆی نەخاتە ناو ئەم جەماعەتەوە. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلمدا هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە ناو سەحابەکان دانیشتبوو ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ، فەرمووی ئایا ئێوە ڕازی دەبن چواریەکی بەهەشت بن، ڕوبعێکی بەهەشت ئێوە بن، ئەهلی بەهەشت؟ سەحابەکان فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە لە 4 نەفەرە نەفەرێکی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەهلی بەهەشت بێ. فەرمووی ئایا ئێوە ڕازی نابن کە سێیەکی ئەهلی بەهەشت بن لە 3 بەشا
بەشێکی ئێوە بن ئەهلی بەهەشت؟ سەحابەکان فەرمیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان بەوە ڕازین ئەگەر لەم هەموو ئوممەتەی کە لەسەر زەویا بووە لە 3 نەفەرە دانەیەکی ئێمە بین و لە بەهەشتا بین کە بڕۆینە بەهەشتەوە بێگومان ڕازین بەوە من نیعمەتێکی خوایە بەسەرمانەوە. دەی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فوالذي نفس محمد بيده إني لأرجو أن تكون نصف أهل الجنة. سوێن بەو خوایە کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم من ئومێتم هەیە ئێوە نیوەی ئەهلی بەهەشت بن. واتە نیوەی بەهەشت بریتی بێ لە ئێوەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، نیوەکەی ترشی بریتی بێت لە پێغەمبەران، هەموو پێغەمبەران و سەلامی خوایان لەسەر بێت لەگەڵ ئومەتەکانیان و وانەی کە شوێنیان کەوتون. ئەمە بەڕاستی فەزڵێکی خوای گەورەیە بۆ ئێمە ئومەتێکی باشین بەڵام بابی سەلمێنین. ئومێدم وایە بێگومان ئومێدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەتکردنەوەی نییە، بە فەرمانی خوا و قسە دەکات. ئومێدەوارم کە ئێوە ئینشاءالله نیوەی ئەهلی بەهەشت ئومەتەکەی من بێت. واتە ئەگەر بەهەشت دوو کەسی تیا بێ دانێکیان ئومەتەکەی من بێت. خوای گەان سپاس بۆ تۆ یا ڕەبی، خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کە یا ڕەب العالەمین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئومەتەکەی خۆی دەفەرمێ کە لە صحیحە هاتووە حەدیثەکە دەفەرمێ ئومەتی ئومەة مەرحومە، ئومەتی من ئومەتێکە خوای گەورە ڕەحمی پێ کردووە، لەیس عەلەیها عەذاب فی الآخرە، لە ڕۆژی قیامەتە عەذابیان لەسەر نییە. ئەوانەی کە گوێڕایەڵی خۆ پێغەمبەری خوایان کردووە صلی الله عليه وسلم، ئەوانەی کە دینداریان کردووە خوا ڕەحمیان پێ دەکا و عەذابیشیان لەسەر نییە لە ڕۆژی قیامەتە. بەڵکو دەفەرمێ عەذابی ئەوان لە دنیادا خوای گەورە لە تاوان پاکیان دەکاتەوە، بە بوومەلەرزە، بە کوشتن، بە فیتنە و خەم و خەفەت و کێشە و مشکیلە، ئەمانە هەمووی دەبێتە کەفارەتی گوناهەکانیان، لە ڕۆژی قیامەتە خوای گەورە عەذابیان نادات. جاکە پێت خۆشە خوا عەذابت نەدا ئومەتی پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم، بەڵام ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژنەکەر و زیناکەر و ڕیباخۆر نییە. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانە نین کە خەریکی خەڵکوشتنن، خەریکی زوڵم و ستەمن، چونکە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەو تاوانانە دوور بووە، تۆ شوێن کەوتووی ئەوی دەبێت دوور بیت. ئەوەشی کە لە دنیادا بەسەرمان دیە هەتا خەم و خەفەت، هەتا ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە لە دنیادا تووشت ئەبێ، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەمووی کەفارەتی گوناهەکان و سڕینەوەی گوناهەکانت. بۆیە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئومەتێکە خوا ڕەحمی لێ کردووە لە ڕۆژی قیامەتە عەذابیان لەسەر نییە. ئەگەر بەڕاستی ئومەتی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم عەذابی خوا لە ئێمە بە دوور دەبێ بە ئیزنی خوا. لە حەدیثێکی صحیحی جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەهلی بەهەشت 120 ڕیز و پۆلە سەف. ئەهلی بەهەشت ئەگەر ڕیزیان کەی خوا دەزانێت ئەو پۆلە ئەو ڕیزە ئەو سەفە چەندێ گەورەیە، لە مزگەوتێکا دەبینی چەند ڕیزێک هەیە. ئەهلی بەهەشت ئەوانەی کە خاوەن ئەچنە بەهەشتە و ئەهلی بەهەشتن، خوای گەورە کەسانەمان بگێڕێ 120 ڕیزن، پۆلن، سەفن. ئەفەرمێ چەندێکی لە ئومەتەکەی منە 80 منها من هذه الأمة، 80 ڕیزیان لە 120ەکە 80 ڕیزیان ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بەڕاستی نیعمەتێک گەورەیە. ئەوە کارەساتە ئینسان لە بەهەشتێکە، ئەو بەهەشتەی کە پانتایی ئاسمانەکان و زەویە ئەوەندە گەورەیە، مەحروم ئەو کەسەیە کە خۆی لەو بەهەشتە گەورە مەحروم کات بە تاوان و بە گوناه. کەواتە دەفەرمێ 120 ڕیزە پۆلە 80 لە ئومەتەکەی منە، چلیشی لە باقی ئومەتەکانی تر و لە پێغەمبەران و پیاوچاکان ڕەزا و ڕەحمەت و سەلامی خوایە لەسەر بێت. کەواتە ئینشاءالله ئەمە هەواڵێکی زۆر خۆشە بۆ ئێمە، دڵخۆشکەرە کە ئێمە زۆربەی ئەهلی بەهەشت بین،
زۆربەی دانیشتوانی ئەهلی بەهەشت ئومەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیحی سونەن ترمزی هاتووە و لە حەدیثێک شاکە لە صحیح جامع صغیرە هاتووی صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەڕواتە بەهەشتەوە بە شەفاعەت و تکای یەکێک لە پیاوەکانی ئومەتی من، واتە نەفەری وا هەیە لە ئومەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە تکا و شەفاعەتەکە بۆ ئەو کەسانی کە لە دۆزەخان. یەک نەفەرێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تکا و شەفاعەتەکە بۆ کەسانی کە موسڵمانن لە ناو دۆزەخدان بەهۆی یەک کەسێک لەو کەسانەوە کە تکا و شەفاعەتەکە خوای گەورە بەقەد دوو عەشرەتی گەورە وەکو ڕەبیعە و مودەڕ کە دوو عەشرەتی زۆر گەورەن لە ناو عەرەبە، هەر زۆر گەورە بوونە، چەندەها لقیان لێ دەبێتەوە، تیریان لێ دەبێتەوە. یەک نەفەرێک شەفاعەت دەکات لە ئومەتی من بەهۆی شەفاعەتی ئەوە خوای گەورە بەقەد ئەو دوو عەشرەتە چەندێک نەفەریان زۆرە ڕەبیعە و مودەڕ بەهۆی شەفاعەتی ئەو مرۆڤ ئەوەندە نەفەر لە ئاگری دۆزەخ دەرەکرێت. ئەی ئەگەر هەزارەها و ملیۆنەها کەس شەفاعەت بکە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێت چەندێک کەس دەربکرێت. لە حەدیثەکەی ترا فەرمووی پیاوێک لە ئومەتی من کە لە صحیح جامع صغیرایە پێغەمبەریش نییە هەل ئومەتی منە شەفاعەتەکات خوای گەورە بەهۆی ئەوەوە زیاتر لە عەشیرەتی بەنی تەمیم کە عەشرەتێکی زۆر گەورەی لەو عەرەبە بەهۆی ئەوە حساب کە یەک عەشرەتێک لە ئاگری دۆزەخ دەرەچێت. عەشرەت و تیرەی وا هەیە بە چەند هەزار و چەند ملیۆنن. خوای گەورە ئەو ڕێزەی لە ئێمە گرتووە. جا داوا بکەین لە خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ کە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پێمان بفەرمێ فڵان کەس تۆ لە بەهەشتای دەی شەفاعەت بکە بۆ ئەهلی دۆزەخ، بە شەفاعەتی تۆ بە تکای تۆ بە ڕجای تۆ ئەوەندە هەزار و ئەوەندە ملیۆن خەڵ لە جەهەنەم دەرەکەمە دەرەوە. ئەو فەزڵێکی خوایە مسابقە بکەین، ژیان هیچی بەبەرەوە نییە، هیچ قیمەتێکی نییە. جارجاریش بڕۆن سەرداری گۆڕستانەکان بکەن، گۆڕستانەکان ببینن چونکە ئەوە شوێنی ئێمەیە. ڕۆژێک دێ دەگەڕێنەوە بۆ ئەو گۆڕستانانە، بۆیە بە ئیزنی خوا جارجار سەردانی ماڵەکەشت بکە لە بیری مەکە. ڕۆژێکیش دێ بە ئیزنی خوا لە بەهەشتا دەبی، ئەو کاتە خوا دەتکاتە تکاکار و شەفاعەتکار بە ئیزنی خوا ئەبیتە هۆکارێ بۆی کە خەڵکانێکی زۆر لە ئاگری دۆزەخش دەرکەیتە دەرەوە بە ئیزنی خوا. ئەمە فەزلی خوایە بۆ ئێمە، با ئێمە لە خۆمانی تێک نەدەین، با ئێمە ئەو ڕێز و حرمەتەی خوا پێمانی بەخشیوە کە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم با لە دەست خۆمانی نەدەین، با لە جەهەنەما خۆمان زەلیل و ڕسوا نەکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوشكان من مدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو خوايا أواني نخوشن لنخوش خانكان لمالكان خوايا شفايان بدي خوايا أواني آزار يعني آزار كان يعني لسلابري خوايا أواني لنا راحتيان لسلابري خوايا هي مني آرامي ولات من بباريزي خوايا آخر من بخير بيجري. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.